دەگوترێت ئەم کەسانە لە ڕووداوی 11 سێپتەمبەردا گیانیان لەدەست نەداوە و بە زیندووی مانەوە. ئەمەش هۆکاری ڕزگاربوونیان بوو. ئافرەتێک درەنگ کەوت چونکە زەنجی ئاگادارکردنەوەی مۆبایلەکەی دواکەوت. پیاوێک ڕزگاری بوو چونکە مۆڵەتی وەرگرتە بوو بچێتە دەرەوە دۆنات بکڕێ. یەکێکی دیکە بەهۆی قەرەباڵغی ڕێگای نیوجێرسی دواکەوت. ژنێکی دیکە بەهۆی ئەوەی قاوە بەسەر جلەکانی داڕژا پێویستی بە کاتی زیاتر بوو خۆی بگۆڕێت و دواکەوت. کەسێکی دیکە ئۆتۆمبیلەکەی لە کار کەوتە بوو. هەرەو بەیانیە پیاوێک بەهۆی پێڵاوە نوێیەکانیەوە قاچی بریندار بوو سەردانی دەرمانخانەیەکی کرد بۆ کڕینی پلاستەری برین. بەو هۆیەوە ئەوانە زیندوومانەوە. کاتێک هەموو ئەو ڕووداوە بچووکانە دەمان ڕەنجێنن دەبێت بە خۆمان بڵین لە ئێستادا هەر لەو جێگایم کە خوددا دەیەوێت لەوێ بم. جاری داهاتوو گەر هەستت کرد ڕۆژەکەت بە خراپی دەستی پێکردووە، منداڵەکانت لە خۆگۆڕیندا دوا دەکەون یان سویچی ئۆتۆمبیلەکەت ون کردووە، لە ڕێگادا دوا دەکەویت، تووڕە و بێتاقەت مەبە. تۆ درەنگ نەگەیشتویت، زووش نەگەیشتویت، تۆ بە تەواوی لە کاتی خۆت دایت.